جاردن دم باش تماشاوان نجاب و برنامه خو برنامه مایک خلک گلک بخیر بین توری روزی بناو نشانن دسپیکرنا بهار عربی کو بگومن سالک در باز بدن هذا لسر دسپیکرنا بهار عربی کو به شخواش وطاندنا محمد ابو العزيز لتونس الباجري سيدي ابو العزيز دسبكر كو درچيه زانينگه بوجه نبونا كاري خودي عربانه كه بو فرناند كلوبلان لج اليه افرته كه بوليس و لدان خوار لديفراجيك ابي گنجي بدن خوشوتاند و سرانجام ل چاري قانون دوام کوچبار بو به سدمجي كه ل چارده يانكو كيمتر لمهكه پشتی بدن خوش وتاندی سروک تونس ولاد بجیهشت و پشتی چند ساعتان لاسمانی مای لعربستان السعودی هذا خواره و دصالات بجیهشت پشتی ویجی بگومان بهار عربی و کد بیجن افشوراشا گلین عربی که هنطولاتن عربی و گرتی مصر جی و گرت یمن لیبیا او سابو سوریه جی سرانجام سروکن لیبیا و مصر و یمن جیک دصالات بجیهشتن و گوهرتن هات هر کی جی بنوع کی و نهال سوریه جیک بدجواری افشوراشا دست بکریه و روج بروجه خورتر و تندر دبه اوا توری ما ایرویه سالک سال وگرا دست بکرنا بهار عربی گلو سالیادی دست بکرنی بهاری عربی اما ناو نشانی توری امروی برنامه ایوا برنامه مایک خلک بین را برزکان و کو ایوا زانن سالک پیش استا که به خصوص اندنی گنجک لمصر لتونس ببورن بهوی نبونی کارو که درچوی زانکوب و بناوی محمد ابو العزيز لشاری سیدی ابو العزيز شورشی گلانی عرب لچن ولاتک دست بکردوا آیا ام شورش الاستاد تا چند توانیتی امانجکانی بپیکه تا چند توانیتی در انجامی کی باش بدز بین لکاتک که چند د صلاتی چند ولاتک عرب کو مصر بیجگل تونس یمن و لیبیاش که دیان سال حکمرانی امولاتیان که د صلاتیان بجهشت آیا او گوهرتنه او گورانکاریانه تا چند گورانکاریه کی ارینی بول سر پیشاتکن یکم پیوندیشمان دشتی لولی رو اوقات الواسطه همو کاتێکت کای دەشتی دیارە بەهاری عەرەبی بووە هۆی لەناوبردنی کۆمەڵێک لە دیکتاتۆران و ئازادبوونی کۆمەڵێک وڵات لە ڕووی سیاسی لە ڕووی فکری لە ڕووی دیموکراسی کۆمەڵێک گۆڕانکاری گەورە لە وڵاتە عەرەبیانە هاتووەتە ئاراوە بۆیە ئەم بەهارە نەوەستاوە لە وڵاتانی دی بۆ نمونە سووریا بەردەوامە من پێم وایە ئەم بەهارێک کە بەهاری عەرەبی ناو دەبردرێ ڕەنگە لە پاڵ ئەوەی کۆمەڵێک شتی باش بووە گۆڕانکاری لەو دەسەڵاتانە دیموکراسی کۆمەڵێک شتی هێنا بتارەوە بەڵام دەستکرێ ئەو بخوێنینەوە خوێندنەوەمان ئێستا لە پاش ڕوخانی ئەم دیکتاتۆرانە چییە ئێستاکە وڵاتانی کە کێشەی ئەویان هەبوو دیکتاتۆرن بۆ نمونە میسر ئێستا کەش نەکەوتۆتە سەر کالب و یاسای خۆی ئێستا کەش نەیتوانیوە قورآانێکی تەواو بکە ئێستا کەش نەیتوانیوە بێگیر و گرت بێ بۆیە ئەوەی کە لە سەردەمی حوسنی موبارەکدا خەڵکداتە سەر شەقام و داوای ئازادی دەکرد ئێستاش ئەم خەڵکە هاتۆتەوە سەر شەقام بۆی کۆمەڵێک گیر و گرفتی سیاسی بۆیە ئیخوانەکان لەوێن دەر بە کۆمەڵێک یاسە و بە کۆمەڵێک ڕەنگە بەرنامە کە لە دێر زمانەوە دەبینین ئیخوان موسلیمین چ بەرنامە کۆکاری کردووە بۆیە من لە کوردستان زۆر جار دەڵێم بەهاری عەرەبی کوردستانش دەگرێتەوە من دەڵێم بەهاری عەرەبی ئێمە ئەگە باز لەو بەهارە بکەین ئێمە لە ساڵی 1990 زۆر جاری تر باسم کردیا ئێمە دژمنمان لە ناوبەر دیکتاتۆرمان دووە دەرنا لە هەرێمە کوردستان لە 2003 ببوورە ئەگەر ڕوخسەتم دێت 2003 دیسان کورد باوپەیمانی هێزەکانی ئەمریکا دیسان ئەو جارە بێگزاری دیکتاتۆریەتی لە ناوبەر بۆیە ئەگەمە باز لە دیکتاتۆریەت و لە بەهاری عەرەبی بکەین ئێمە دەمێکە ئەم بەهارەمان بڕیوە دەمێکە ئەم دیکتاتۆرەمان سڕیوەتەوە لە ناو کوردستان ناکرێ ئێمە چونکە فەرعەکەین چونکە بە تەوزیاتی لایەنێکی ئیخوانی ئیسلامی قسە بکەین بڵێن ئێمە بەهاری دێنینە کوردستان ئەم بەهارە ئێمە لە 2003 کردومانە بەڵێ کاک عەلی لە پیرەمگرۆن کاک عەلی ئەم کاتەوە باش کاک عەلی ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش ئێوارە باش برام باشتر وەکو کاک پشتیوان ئەڵێ بەهاری عەرەبی لە 91ەوە کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست پێ کردووە لەوەی کە دەڕەندەترین دیکتاتۆری ئەوسای سەردەم لە وڵاتەکەی خۆیان دەرنا
ئەوە بە دڵنایەوە ئێمە زۆر زۆر دەمێکە بەهارەمان کردو بەهاریش بەەوە نەورۆز بۆی مەکردمان نەک بەهار بەڵام بەداخەوە کە وەزع ئێستا بینین وەڵاهی نازانی بڵێکی نعنی هەر خۆیان سەرکردەما بوون هەر خۆیان قایدما بوون هەر خۆیان پێشمەرگەمان بوون هەر خۆیان کە سوکار ئێمە بوون بەڵام ئێستا بۆ جۆ لە ملەتەکەی خۆی ناگرێ منۆکو پێشمەرگێکش قسەکەم یعنی باشە خۆیان قاید نەبوون خۆیان پێشمەرگە بوون و خۆیان لەو شاخانە نەبوون خۆیان لەبەر سەرمان نەبوون خۆیان لەبەر دەرز نەبوون خۆیان لەبەر ترسی کوشتن نەبوون خۆیان لەبەر مەرگ نەبوون ئەرێکاکە بۆ ئاورێک لە پێشمەرگە نادەنەوە بیکەنە خاتری خوا و پێغەمبەر ئەرێکاکە دەیەکێک بنە سەر تەلەڤیزیۆن قسە بکە کاکە ئەقسێکی خێر بکە کاکە نعنی کاکە والله وامان لێ هاتۆ زۆر زۆر بێزار بووین زۆر نعنی والله وامان لێ هاتۆ بە بیلای دراوسەی خۆم سەلام من لێکە جوێنی پێدەم نعنی هەر ئەمەلمان نەمەوە ئینسان کە بێئەمەل بوو ئیتریان ئینفیکاکەکە یان خۆی کوژێ یان قەسلەکەکە نعنی من نازم لەمە تێناکەم ئەمە خاڵیە خاڵی دووش نعنی سێرێکە لە هیچ قانونێکە نەبووە خۆ من ناڵێم مەعاشی ئاشایان شورتە زۆرە پێمان خۆشە زۆر بۆ پێشمەرگە بەڵام لە قانونە دەڵێ ئەگەر تۆ بتێ بیبی بە دەوڵەت یان حکومەتێک دەبێ احترامی جێشی خۆت بگری کاگا چنە دایرێکە والله بلێ دڵی احترامان ناگرێکە وەکو پێشمەرگین یعنی من لەمە تێناگەم باشە من فەرمو من 400 وەرەگرم 200 بدەمە کرێخان و 100,000 بۆ مەسرەفی مندا سەرفکەم بە خەستەخانە و بە عیادە و بە مەکتەبەوە تێگەی لە برات اینجا وەرە کاکە آخر چی بخۆم بەرد بخۆم دار بخۆم بلۆک بخۆم چی بخۆم بەڵێ کاکەلی بێگومان ئەوەی تو باسەکەی وەکو پێشمەرگەیەکی بەو شێوەیە کە تۆ باسێکی بێگومان ژیانێکی زۆر سەختە هیوادارین کە زۆر جار پێشمەرگە و گلەیەکە کە بێگومان مادەم وایە شتێکی واقعی هەیە پێشمەرگە کێشەی هەیە لەبەرەوە ڕۆژانە لە هەموو ناوچەکانی کوردستان پێشمەرگە گلەیەکە و بەم شێوەیە کە تو باسەکەی هیوادارین شوێنە پەیوەنددارەکان جێلەوە بە تایبەتی وەزارەتی پێشمەرگە ڕێباز لە هەولێرەوە کاک علی لە چەمچەماڵە ببورن چۆنی بەڕێزم باشێ زۆر سپاس بەڕێزم من دەربارەی ئەم بەهاری عەرەبیە بەڕاستی ئەم بەهاری عەرەبیە لە هەرێمی کوردستانیش دەست پێکا هەرەوە نیما لە پێشمەرگەوە دەست پێکا بەس پێشمەرگە دەست پێ بکە ئەبێت بەهاری عەرەبی لە کوردستانە گەرمە بێت دڵنیا بنەوە ئەوە نێما پێشمەرگە هەستی یعنی پێشمەرگە خەباتێکی زۆری دۆستەرەکەی ماشەکەی 300,000 هەیەکی شوکارێک نییە عنی بەڕاستی گوناحن مەزلومن بە تایبەتی پێشمەرگەی قوناوچەکان عنی بەڕاستی وتیانە ماشیان زیادەکرێت هیچ شوێت زیاد نەکراوە عنی ئەلێ بڕێنەکەتاوانەی سەرۆشی هەرێمە سەرۆشی هەرێم شەلام ئەلێم ماگە دێتەوە بۆتان زیادەکە ئەم ماگە دێتەوە ماگەی ترە لێ زیادەکە هەتاکو ئێستاکە عنی هیچ شتێکی دڵخۆشیان نەداومێ مانگە و ماگۆمان تازاکەنەوە بەڕاستی بەهاری عەرەبی دڵنیا بە دروستە بێ لە پێشمەرگەشەوەی بەڵێ بینەرە بەڕێزەکان پێمان باشە ئەمڕۆ لەبەرەوە ئەمە حەدەسێکی زۆر گەورەیە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست دروست بووە کە ئەم حەدەسەیە بووی بەهۆی کە چەند دەسەڵاتێکی ڕابماڵێک ئەم دەسەڵاتە بەدەیان ساڵ بە هەموو شێوەیەکی گەلەکان سەرکوت کردووە کە بێگومان چاودێران بە وەرچەرخانێکی کەموێنە لە ناوچەکەیە ئەژمارەکرێ کوردی شەکوندی زڵم لێکراوترینەتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ساڵە بە سەدان ساڵە توانی بڵێن لەژێر دەسەڵاتی ئەم ڕژێمە دیکتاتۆریانەیە کورد تا چەند ئیستیفادە لەم پێشاتە ناکە و پێویستە کوردیش خاوەن چستا تۆ پلان و ستراتیج بێ بۆی ئەم بەهارە عەرەبیەش بۆ کوردیش ببێتە بەهارێک وەکو چۆن لە نەورۆزی 1990 کورد دەستپێکی بەهارێک دانا بۆ گۆڕانکاری لە ناوچەکەیەکە بە وا دەرنانی ڕژێمی دیکتاتۆری ئەوسایی بەعس لە کوردستان بەڵێ باوکیاوین لە سەنگەسەر ئەم کاس باغیان هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لە دەکەم بەڕاستی تاکە کەناڵە لە کوردستان کە بەڕاستی بتوانین ڕای خۆمانی تێدا دەبڕین کاکە گیان ئێمە بنسبەت بەڕاستی ملی وەکو بنسبەت پێشمەرگە قسە دەکەم بەڕاستی ئێمە موچێک وەردێک موسیقی 30,000 کە بەڕاستی هەنی بەشیش ناکە ینی من کەسێکم دەخانی بەکرێدامە بەڕاستی هەتا ئێستا بەڕاستی پێم سەیرە بەڕاستی ئەو دیش بە دەسەڵاتدارە گوێیان نییە گوێ لە خەڵک ڕناگرن نەزانم چی مەسەلێ ینی گاسەت بە خەڵک دەکەن سوحبەت بە خەڵک دەکەن بەڕاستی 20 ساڵ ئێمە دەپاڕینەوە بە خۆ پێشاندان بە قسە بە کەناڵەکانی ڕاگەیان هەتا ئێستا با کاکە با فەرمون بڵێن کاکە وەرن ئێوە با کەسێک دەسەڵاتدار با کەسێک بڵێن کاکە وەرن دوو کەسانی دەسەڵاتدار ناوەڕی زوانە بڵێن کاکە ئێمە دەسەڵاتمان نییە پارتی وێکێتی بەڕاستی ئیشیان بە تایبەتی پارتی هەر ئیشی بۆ هێک کەس نەکرد خۆزگە دوکتۆبەر هەم دەستی دەسەکەم کاکە باوکیاوین ببوورە
بێگومان ئەمە بەرنامەی ئێوەیە یان ئێوە ئازادن چۆن ڕێی خۆتان دەربرن بەڵام وەکو من وتم ینی تەوەری ترمان هەیە تەوەری کراوەمان هەیە دڵنیا بن لەسەر هەم تەوەری پێشمەرگە جارێکی دیکە تەوەرەکەینەوە کە زۆر تەوەریشمان هەبووە لە کاتی ڕابردووە لە بەرەوە کێشەیەکی حەقیقەیە ئەمانەوەیەوە باز بکەن بەڵام ئەمڕۆ وازێکی گرنگە پێشاتێکی گرنگە حەزەکەنەوە قسە لەسەرەوەکەن تکایە بەڕاستی تۆمان گەورن سەر ئێسخان بەڕاستی ئێمە وەکو هێزی پێشمەرگە نیازمان وایە ئەگە هەروە بخۆپێشاندانێکی سەر تاسەری بکەین بۆ بەردەم پەرلەمانی کوردستان بەڕاستی یا داوا بکەین بەڵێ پێشمەرگە کەرجانی پێشمەرگە دابیت بەڵێ باوکیاوین ینی کەناڵێکی بەڕاستی سوپاس و جێگای ڕێزن کەناڵی ئێوە سوپاس ئێمەش سوپاسمان بۆ جەنابەت بۆ هەموو بینەرەکان هەیە بێگومان دەریا لە تەقتەقەوە کاکە سڵاوتان لێبێت دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سوپاس بەڵام ئەمە یەک شتێکت پێ بڵێم عینەکەی لەسەر بەهاری عەرەبیە موچەکەمە زیادە ئەوە شتیکەیە ئەوە بەرنامەی کراوەتان هەیە و بەرنامەشتان لەسەر ئەوە وتووە ئەمێ پیرۆزبایی لە هەموو گەلانی لیبیا و سووریا و باقی وڵاتەکانی کە بکەم بەڵام بەهاری عەرەبی پێم خۆشە بەهاری کوردی ناو بندرێت کە بۆچی بۆ دەوڵەتی کوردیە کە دەوڵەتی کوردی کە خەونی هەمومانە ئەم حکوومەتە حکوومەتی هەموو لایەکە پەرلەمانی هەموو لایەکە بە باش و خراپ هەموو کوردیەک دەنگی پێدا و خۆی هەڵی بژاردووە ئەم پەرلەمانە و حکوومەتە بۆیە سەرکردەکانی ئێمە زۆر باشترن لە سەرکردەی وڵاتانی عەرەب جەنابی مام جەلال کاتێکە پێشمەرگە بووە هەوڵی دا و کە کوردی گەیاندووەتە ئەمڕۆ سەرۆکایەتی کۆماری وڵاتێکە ئەمە یەک جەنابی مام جەلال هەموو وڵاتەکە هەموو نەتەوەکانی عێراق هەموو لایەنە سیاسیەکان دەنجام پێداوە بۆیە لە کوردستانیش بڵێ شتی باش نەکرا و شتی خراپ زۆرە ئەمە تا حەدێوانیە شتەکان شتی باش کرا و شتی خراپیش هەیە بۆیە هەوڵ دەین شتە پاشەکان پارێزین و خراپەکانیش بکەنە پێشتا و شتە خراپەکانش بکەنە پێشتا بۆیە دووبارە سوپاس بەڵێ سوپاس سعید لە باژارێ دهۆکێ کاک سعید دەم باش ئەلو بەڵێ کاک سعید چاڵە بەرە بۆچی گەلێک سوپاس سەرۆباتە زێرەڤۆنی بووی هاتۆنێ کە ماشۆن تاقی بە گەلێک ئێوە مانگێک بۆ 18 ڕۆژە هەرود بن ئەبروس بۆ گەلە تاقیر مەسەلە چە مادۆسەر چە ئەم هیویدارین کاک سعید ئەم هیویدارین بەرسەباتە جلای بەرپرسی زێرەبانی بێتەدان بۆ هەیە ناماشەوە کوتوت بێژی دەمێکە زۆرە نات کە سەرفکردن کاک سعید لە باژارە دوی کە تەماشەوانە نێژا وەکو پێشمەرگی زێرەبانیە داخوازێکە بۆ معاشانە کە تاقیکردن بەڵێ دیاری لە مێرگە سەر کاک دیاری ئەم کاتەوە باش دۆنی باشین زۆر سوپاس دەستخۆشی و بەرنامێتان لێ یەکەم سوپاس بەڕاستی بۆ مەسەلەی پێشمەرگە زۆر مەغدورە پێشمەرگە زۆر مەغدورە ئەوانەی کە دەستڵێن پێشمەرگە داوامی نیویانەوە نییە حکوومەت کە داوام ناداتە پێشمەرگەی لەبەرەوەی نییە کە لە بە معاشی کەمەیان کەم نییە لەبەرەوە نییە هەر بەخۆی داوامەکە دیارە وات بەکەی تاو پێتەرتیب ناکرێت بەڵێ کایک هەرگورتێمەش پێمان باشە وەزارەتی پێشمەرگە جێ لە سەرنجێوە بێ تکایە بینەران تکایە بە لەسەر بابەتی ئەمڕۆ ئێمە بەردەمەی خۆتان هەموو پێشنیارێکی ئێوە لەسەر سەرمان بەڵام ئەمە حەدەسێکی زۆر گرنگە دووبارەکەمەوە بەهاری عەرەبی کە توانیویەتی تاڕادەی دیزاینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێ ئایا کورد کە لە 500 ساڵ پێش ئێستا لە ئیتیفاقی زا و کورد دابش کرا لەسەر 4 وڵات لە ئێستادا کە ئەم دیزاینە سەر لە نێ تەلاری ئەم هەموو دکتاتۆرانە ئەلەرزێنێ پێویستە کورد خاوەنچە ستاتو بێ بایمە بە شێوەیەکی بابەتکەنە لەسەر ساڵڤەگەری ئەنکۆساڵیەتی بەهاری عەرەبی قسە بکەین تکایە ئەو بابەتی تر بەرنامەی کراوەمان هەیە تەوەری کراوەمان هەیە تەوەری تریش لەسەر هەمان بابەت ڕێکەخین بەڵێ هەڵگورت لە پیرەمەگرۆن ئەم کاتە باش هەموو کاتێک لە تایبەت لەسەر بابەتێکی کای هەڵگرت زۆر سپاسەکەم وەڵا طبعا لەسەر ساڵیادی بەهاری عەرەبی دەستێکی بەهاری عەرەبی و گڕی لاشەی محەممەد بوعەزیزی بەڕاستی من چەند ئاماژەیەکم بۆ ئەوە هەیە ینی من ئەمەوێت ئەوە پیش من ئەوە دەبینم لە ئێستادا بڵێسەی لاشەی محەممەد گەنجێکی عەرەبانەژێر دنیای خستە هاوارەوە بەڕاستی و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمە گڕ و بڵێسەی تاکو ئێساش بەردەوام و تاکو ئێساش لاشەی
ئەو گەنجە دەسووتێت بەڵام ئەوەی کە من جێی سەرنجی من و جێی وەستانە لەسەری کە پێویستە بەیاخی پێ بدرێت ئایا ئەم بڵێسەیە و گڕی لاشەی ئەم کەسا دەگاتە چ شوێنێک لە چ شوێنێک کۆتایی دێت و لە چ شوێنێک ئەم بڵێسەیەدا دەمرکێتەوە. من شتێکم بەلاوە سەیرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆی دەسەڵات و سیستمە بە ساڵاتچووەکان لەم ناوچەیەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ینی هەندێکیان تاکو ئێستا دریک بۆ ڕاستیە ناکەن ئیدراکیان بە حەقیقەتێک نییە کە دەبێت ئەم گڕا ئیتر کۆشک و تەلار و ڤێلاکان ئەوانەی کە بناغەکانیان لەسەر نائەدالەتی و لەسەر گەندەڵی دروست بووە ئەمانە دەسووتێنێت و دەهان کاتە جەهەنەمێک. بۆیە من پێشنیارم بۆ ئەوە هەیە ئەوەی کە ئەم بەهاری عەرەبیە ئەم شۆڕشە دش بە نائەدالەتی و دش بە گەندەڵی بەڕای من وام پێ باش بێت کە سەرتاسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرێتەوە بەوەی کە زۆرێک لە حکم و لە دەسەڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حکمێکی تا ڕادەیەکی زۆر دیکتاتۆرین حکمێکن کە زۆربەی زۆریان تاک حیزبە فەرمانڕەوایی دەکات و دەسەڵاتی یەکەمە حیزبێکە کە دادگا ئەسپەن لە هیچ دەسەڵاتێکی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیەدا دادگابوونی نییە سەروەری یاسا نییە. بۆیە بڵێسەی لاشەی محەممەد بۆ عەزیزی تەواوی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگرێتەوە زۆر بە دڵنیایەوە و ئینشەڵا ڕۆژێکیش دێت کە ئیتر بەڵام ئەوەش گرنگە کە پێویستە کۆی ئەو دەسەڵاتانەی کە چاویان لە گڕی و لەم بڵێسە هەیە با زوو بکەونە خۆیان و بۆ ئەوەی لاشەی خۆیان بپارێزن بۆ ئەوەی کە جەستەی خۆیان و دەسەڵاتەکەی خۆیان پارێزن چاکسازی ڕیشەی و گۆڕانکاری ڕیشەی بکەن تاکو ئەو بڵێسە نەیگرتوونەوە ئەژینا ئەو بڵێسە کۆتایی نایەت و ئاخیری نییە تا ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆی سیستم و دەسەڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕیشەوە نەگۆڕێت کۆتایی نییە و زۆر سازۆیەوە. سپاس خۆشی لە شاری سلێمانی. ئەم کاتەوە باش هەموو کاتێکێت دەستخۆشی تەوەرەکە لێکم زۆر سپاس تەوەرەکەتەوە بەڵێ هەست سەرۆکیە خراپ بێ بەهاری عەرەبی ڕووی تێەکە بەلای منەوە هیوادارم ئەم سەرکردانی ئێمە و ئەم سەرۆکانی ئێمە دەرزی لێوەربگرن ببێ بە دەرزێ بۆیان ئەوە هەمان کردەوەی ئەوان نەکەن هیواداریشم لە سەرۆکی ئێمە ئاڵڕێ لەم خەڵکە باتەوە بەڕاستی خەڵک بێتاقەت بۆ دوور نییە بەهاری عەرەبی ڕووکاتە هەر عێراقەوە نەک بە تایبەتی هەرێمی کوردستانەوە هیوادارم چاوێک لەو خەڵکە داماوا قوسنێنەوە بەڕاستی وڵاتی ئێمە وڵاتێکی دەوڵەمەنە بەڵێ ئێمەش غەدرمان لێ ئەکرێ نەگەر لە سووریا و لە میسر لە ئێمەش غەدر کراوە بەڕاستی ئیتر نازام ئەمانی ئێمەکەی بە خۆیان ناسنەوە هیوادارم پێش ئەوەی بەهاری عەرەبی ڕووی تێکە ئەمان خۆیان بە خۆیان نابچنەوە بەڕاستیەوە و پێشمەرگە داماوانە ڕۆژانە نەک پێشمەرگەی ئەوانی تر ئەو قوربەسەرانەی تر کە ئیسوکاریان نییە بۆ نمونە هەیوا هەیە نییە حرەسە نەک هی حکومیش هی ئەهلی مانگی بە 200,000 ئەوانی تری کە ڕۆژانە ئیسیان نیە خەڵک چۆن ژیان بەیاد کەسەر بەڕاستی هیوادارە ماوڕێک لەو خەڵکە بنەوە با بەهاری عەرەبیش ڕوو نەکاتە هەرێمی کوردستان. زۆر سپاس تەماشاوانە نێجا کۆ هین دبین لە سەرەکرانێ بابەت ئێمە بە ناو نیشانên ساڵڤەگەرا بەهارە عەرەبی و دنادا کو ساڵی دەرباز دەبە بە سەر بەهارە عەرەبی کو بە خۆشەوەتاندنان کو ئەو محەممەد ئەلبولعەزیزی لە تونسێ دەما بە دەناخۆشەوەتاندی ji ber ku gencekê derçûyê zanîngehê bûye û li erebanekê kelûpel difrotin kar dest neke li wêrê jî keçeke polîsa Tunisê ji lehlê da piştîngî bi tundî gelek hata lêdan û li serencam canê xweşewtand û kêmtir li mehekê canê xwe ji dest da di serencam serokê Tunisê Zeynulabidîn bin Elî welat bi cihê çend saetekan li asmanî ve bû hiç dewleteke me de nebûye bixewîne dîfra li Siûdiyê firokawê dada û li wir heyan hajî dibîne ji çend bêgumana ku hîn jî rojane dibînin di nava nûçeyan çapemeniyê de çendîn serokê welatên dinyên Ereb ku bi salan bi dehan salan hukmraniya welatê xwe dikir hatine şinavbirinin ji wan li 25 kanûna doem em ku meha yekem xwe nîşanda Misrê jî vegirt û 11 Şubatê Husnî Mubarek de salat bi cihêş her wiha li 15 Adarê ya îsal dîsan li Sûriya jî nîşandan heyan hajî bi tundî dest pê dikir û dewrpêçeke nêvdewletî navçeyê li ser rejima vî welatiya bû ku tundutî jî rabgere li her berdewame ku serencam heyan ha pêtirî 5,000 kes hatine kuştin ku Kurd jî li wer pêtir 3 milyon Kurd li wer dijîn bêguman li van tundutîjiyan tundutî ji li hember Kurdan jî dihêne bikarenan û li Libya jî xwe nîşandan hate kirin ku li ber handê ku rejima Qezafî tundutîjekê zor beramber xwe nîşandaran bikarene NATO hevpeymaniya NATO dijî bingehên serbazî armancên Libya hêriş encamdan heta serencam li 20 ya Oktobera îsal Qezafî bi dezê şoreşgeran li bajarê Sêrt hate girtin û hate kuştin û li 23 11 ya tişrîna doam li ber xwe nîşandaran
یایی ساڵ علی عەبدوڵڵا ساڵح سەرۆکە یەمەنێژی کۆبەریە هەنگێژێک بێگومان دەرژواری هاتە بریندارکردن ئەویژی دەسەڵاتە خوا ڕادستی جێگیری خۆ کرد ئەف گوهارتن دنەهادا هەیە چەندێ لەسەر کوردانژی باندۆڕیەوان هەیە گەلو بەڵێ هیوامان لەگەلە لە هەولێرەوە باش هەموو کاتێکت کاکیوە دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس بەنسبەتی بەرنامەکە دەستخۆشی بەڵام بە نسبەتی مەحاش پێشمەرگە ئەو تەوەرەی پەیوەندیش بە بەرنامەکەی وە نییە بەڵێ دوای ئەوەش پەرگا مەکەی ئەوەندە نییە مەحاسەکەشی باشە بە ئەوە بەڕایی بەڵێ دوای ئەوەش تەوەرەکان هیوادارن تێکەر نەکەن هەر کەسێک کە وەتی دەکا بە نسبەتی بەهاری عەرەبی قسەی بکانەک بە نسبەتی فێربێ بەڵێ بەڵێ ئێمەش هیوادارین سەرنجی تۆ لە لای بینەری بەڕێز لە بەرچاوە بگرێ چۆن ئێمەش تەئکیدمان لەسەرەوە کردوتەوە کاکیوە لایەق لە شاری سلێمانی کاک لایقم کاتەوە باش بەهاری عەرەبی کە ساڵی دەرباسە بێت تو چۆن لێکە دەیتەوە ئامانجەکانی تا چەند پێکاوە والله من پیرۆزایی یەکەم لە بەهاری عەرەبی لەو دیکتاتۆرانی کە ڕووخان بەڕاستی ئێمە وەکو کوردستان ئێمە حکومەت نینجارێ بەڕاستی میلەت حەق نییە ئاوا بکە بەرامبەر بەرسەکردەکان هەرچیەک بێم سەرکردانە هەوڵ و کۆشتی خۆیان ناوە بە هەر شێوەیەک بێ کە کورد سەرکەوێ ئیشەڵا کوردیش سەرەکەوێ ئەنجا بەڕاستیەکەی خەڵکیش لە بەیارەی مەعاش و ئەوە مەعاش ئەدرێت ئێستا ئەمڕۆم پێشمەرگە ئازانم 3 ملیۆن دیناری وەرگرتووە کە زیای وەرگرتووە بەڵێ بەڕاستیەکەی لەسەر مەعاش ئێستا تەوەرەکەتان لەسەر مەعاش نیە بەس گوناحە بەرامبەر بە حکومەتی کوردی ئەو قوتارەکە ئێستا مەزارە حکومەتین بەڕاستیەکەی با ببین بە حکومەت با ببین با کاک مەسعود نەبێ حەز کەسێک کە بێ لەسەر حکم بێ بەس گوناحە بەرامبەر بەسەرکردە قسە کوترێ ئێمە کوردین بەڕاستی ئێمە هەموو شەهید و ئەنفال و شتەمان ناوە لە پێناوی کوردستان هەیەومانە بەڵێ جا هیوادارم من بۆ خەڵک ئەوە نەگلەی نەکا لە حکومەتی کوردی بەڕاستی حکومەتێکە تازەوە تازە لە دنیای ئێمە دەنگمان ناوەتەوە کە کوردین و کورد هەیە جاتکە لەو خەڵکاکەم بەڵێ کاک لایق دایکی هونا لە سنگاو دایکی هۆنام کاتەوە باش دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس پیرۆزبای لە بەهاری عەرەبیەکەم من ئافرەتێکی کورد لەبەرەوەی ئەوان تووشی ئەو هەموو خەڵێ بوون هیوادارم لەسەر مام جەلال و مەسعود بەرزانی ئەوانیش بەخۆیانە بچنەوە و باوەک و ئەوان تووشی ئەو هەموو کێشە و مشاکیلە نەبن ئەنجا لەو سەبارەت بە پێشمەرگەش ئەو پێشمەرگانی تەلەفۆنتان بۆ ئەکەن هەمویان معاشەکانیان باشە ئیتر بۆچی گلەی ئەکەن ئەنی تۆ بڵێ گلەی ئەوان هەر لە خوڕایی بێ بەڵێ گلەی ئەوان تۆ بڵێ کە گلەی ئەکەن هەر بە خۆڕایی بکەن ئەو گلەیە ئەو گلەی خۆڕاییە لەبەر ئەوەی ئەوان هیچین هینەیچانیا هەموو مایە معاشی زۆر وەرەگرن بەڵام کارمەندی خەستەخانە 250,000 معاشەکەیانە ئەوان ملیۆنێک لە ملیۆنێک کەمتر وەرناگرن بەڵام ئەوان کارمەندەکانی تر 250,000 300,000 معاشەکەیانە ئەوان یەخشە هەر گلەیەکەن بەڵێ هەڵمەت لە هەولێرەوە باشە سپاس ئەلو بەڵێ کاک هەڵمەت سەرەتا دەستخۆشی بەرنامە بەڕێزەکە بەرنامە جوانەکەتان لێ بەڕێزم زۆر سپاس زۆر سپاسان دەکەم من دەربارەی موچەی پێشمەرگە یەکەم دوو ڕەخنەمەیە یەکیان لە حکومەتی هەرێمە موچەی پێشمەرگە موچەیەکی وان نییە بەخوا گافتە زاری بەس کاک هەڵمەت تکایە بابەتی ئێمە زۆر کەسی در زۆر پێشمەرگی تر هەر هەمان گلەی کردوتەوە دووبارە کردوتەوە بابەتی ئێمە لەسەر بەهاری عەرەبیە بابەتی ئێمە لەسەر بەهاری عەرەبیە ڕخنەیەکی تریشم هەیە بێزەحمەت ڕخنەکە لە کەناڵە بەڕێزەکەتان حەز ناکەم کەناڵەکەتان بەوە ناشیرم بێ کە دەربارەی ئاین هەموو جارێ خەڵکانێک دێ کە پرسیاری لێ دەکەن ناتوانێت وەڵامی پرسیارەکەتان بداتەوە بە شێوەیەک وەڵام دەداتەوە کە دژی دینە و دژی کللتوری ئاینە پیرۆزەکەی ئێمە
لەبەر ئەوە ئینجا داواکارم ئەم جۆرە بەرنامانە کەم بێتەوە. بەڵێ هەیکەرەوە بڕخنی تۆ لە بەرچاوەرگین کای کەلمە لە هەولێرەوە سەردارمان لەگەلە سەردار لە شاری سلێمانی کای سەردار هیوادارم لە سەرتەوەرەکە بێ سەرنجیت ڕێزی سەبارەت بە تەوەرەکە و من لە ساڵیادی بەهاری عەرەبیە وەکو هاوڵاتێکی دڵسۆزی ئەم وڵاتە داوا لە گەندەڵچیان و گەندەڵکارانی ئەم وڵاتە ئەکەم بچنە بەردەمی دادگاکان با بەهاری عەرەبی نەبێتە هۆی سووتان و ژانی خوێنی بەنەحەقی ئەم ڕۆڵی ئەم میلەتە. من ئەڵێم پارتی وێچێتی ناڵم هەمیان تاوانبارن ناڵم هەمیان گەندەڵن بەڵام تیانە هەیە ئەوانە بوون بە مسەبیبی ئەوەی کە ئەم وڵاتە بە قوڕا بچێتە خوارەوە. داوا دەکەم ئەوانەی گەندەڵچیان و گەندەڵکارانن با بچن لە بەردەمی دادگایە ڕیز بگرن بەمە هیچیان لێ نایە سەربەز دەبن لە بەردەمی میلەتەکە و خواشە. لەبەر ئەوە ئەگەر بێت و ئەمە نەکرێت تەکی دەکەمەوە دڵنیایانەکەمەوە بەهاری عەرەبی وەکو چۆن هەموو دووەلی عەرەبی و دنیا ئەگرێتەوە دڵنیا بە کوردستانیش ئەگرێتەوە. سیاسەتمەداران و دڵسۆزانی ئەم وڵاتە 2 مانگ دوا بەهاری عەرەبی کەن تونس دەستی پێکرد و محەممەد بۆی عەزیزا خۆی سووتان هەستیان پێکرد و بەیاننامەیەکیان بڵاو کردەوە لە 29 یەکە پێیان وتن ئەم وڵاتە بەرەو هەڵدێر با نەچێت حکومت با هەڵبۆشێتەوە پەرلەمان ئیفلیج بووە بەڵام گویان لە خەڵک نەگرت. دوا ئەوە 62 ڕۆژ خەڵک لە بەردەمی سەرای ئازادی خەڵک خۆپیشاندانی کرد گویان لە خەڵک نەگرت نەهاتن داواکاری خەڵک بزانن چییە. دوا ئەوە حەڤەی دوو خەڵک شەهید بوو نەیان وت با تاوانبارانی خەڵک کوشت. بەڵێ کاک سەردار تۆ جیاوازی تو چۆن نەبینی کاوان ئەو وڵاتانەیە کە خۆپیشاندان تیاکرێت ئەم وڵاتانە خاوەن سیادەی خۆیانن لە نەتەوەی گرتوەکان کورسی خۆیان هەیە بێجگەلەوە حەزبێکی حاکمی تاکڕە و هەموو کایاساسیەکانی کۆنتڕۆل کردووە لە کاتێکە لە کوردستانە کە تا ئێستاش لەلایەن بەرپرسەکانی شەوە تاکی دەگرێتەوە کە ئەزمموی ئێمە ئەزمموی ژێر تەهدیدادایە نیوەی کوردستان ئێستا لە چارچۆی ناوچەدا بەراوەکاندایە سیستەمی حکومڕانیش سیستەمێکی پەرلەمانیە بە پێی انتخابات و هەروەها حکوومەتیش پێکێنانی حکوومەتیش ئێتیلافێ پێکێناوە ینی جیاوازی لە بینی سیستەمی بەڕێوەبردننی وڵاتی ئێمە لەگەڵ وڵاتانە تۆ جیاوازی لە ناکەی گەلو کاکە جیاوازی نیە ئێمە حکوومەتمانەیە پەرلەمانمان بۆ ئەوترێ حکوومەت دەبا شتێکی تر بوترێ ئێمە حکوومەتمانەیە پەرلەمانمانەیە موسساتێکان داناوە ئەی ئەو موسساتە چیە ئەو هەمووی پێزی پێشمەرگە و ئاسایش و ئەمە هەمووی دەلالەت دەکات لەسەر حکوومەت و دەوڵەت بەس ئێمە سکەمان نیە عەلەمیشمان هەیە یعنی ئەمە ناکرێتەوەی کە من ئەو وڵاتانەی کە جەناب باسەکەی هەمووی شۆڕژێڕی هەمووی خەباتی شۆڕژێڕیان هەبووە لە کاتێکتا ئەوە تا ئەیبینی خەباتی شۆڕژێڕی کە تۆ لەگەڵ میلەتەکەی خۆتا دڵسۆز نەبی لەگەڵ میلەتە خۆتا شەفاف نەبی ئەوە مفتی مبارەک خەباتی شۆڕژێڕی هەبووە من ڕێزمێ بۆ ڕایانەی کە ئەڵێ خەباتی فڵان کەس وایە و فڵان کەس وایە خەباتیان سەر چاومان بەڵام ئەمڕۆکە میلەت 20 ساڵە حکومیان وڵاتە ئەبرێ بەڕێوە ئەمە ناکرێت بە خەڵکی بفرۆشتێتەوانێ وڵا خەباتی شۆڕژێڕی ئەوانە هەمووی خەباتی شۆڕژێڕیان و هەمووی میلەتەکەی خۆیان ڕزگارتووە لە ئەنجامە دوایی لە میلەتەکەی خۆیان لیان عاجز بوون و نیگەران بوون و ئەمە دروست بوو. یەک قەوسی ترم بەرێ ئەگەر بتوانم ڕای خۆم بە تەواتی دەربڕم جوابی سنووی یەکە ئەم دڵسۆزانی ئەم وڵاتە هەستان بەوەی کە بەیاننامەیان بڵاو کردەوە کە ئەم وڵاتە بەرەو هەڵدێر با نەچێت بەڵام هەر گویان لێ نەگەن من دڵنیایەکەمەوە دەسەڵاتی کوردی خۆیان وتیان ئەڵەن دوێنێ بەڕێزێک ئەڵێ ئەم حکوومەتە هەڵوەشاوەیەمە وەرناگرینەوە ئەگەر حکوومەت هەڵوەشاوە حکوومەت پڕە لە گەندەڵی و پڕە لە نەعادالی بۆچی حکوومەتەکەتان ئێستا ئەڵەن گەندەڵ ئەو کاتە هەڵتانەوەشانەوە و هەمووی لەسەر مێزی گفتوگۆ کۆ بنەوە بە معارەزە و بە خەڵکی سەرجادە و بە هەموو چین و توێژەکانەوە ئەی بۆچی پەرلەمانەکەتان ئێستا خۆتان ئەڵەن پەرلەمانەکەمان ئیفلیجە و پەرلەمانەکەمان کاری لەبەر ناڕوە ئەبێ یعنی ئەمە هەمووی تەناقوسە هاتوونەتەوە سەر قسەی ئەو برادەرە و 29 یەکە بەیاننامەکەی دەرکرد کاک نەوشیروان مستەفا بادەکای سەردار داوای لەبوورینێکە کاتی زۆر پێویستمان بە تۆدا ینی کاتێکی زۆرمان بە تۆدا خەڵکی زۆری لەسەر هێلی پەیوەندیە تەماشەبانە نێژا پشتی وێ ناوبەرێ دیسانان بە هەڤڕاینە دووبارە سەڵاتان لەبێ بەڕێزان لەسەر تۆری کۆمەڵاتی وریە
بڵێ ساڵێ دنیای پێچەوانە کردەوە دیکتاتۆرەکانی خستە زێر پێلاوی ملت ئیتریش ڕادەکەشێ هەروەها شاد ئەزیزاڵێ پیرۆزباهی لەو گەلانە دەکەم کە سەرکەوتنیان بەدەست هێنەوە پێم وایە بەهاری عربی زۆر درێژە دەکێشێت هەتە سەرجەم دیکتاتۆر و زاڵمەکان ڕادەماڵێ هەروەها کۆسار محەممەد ئەڵێ بەڕاستی دەرسێ بوو بۆ هەموو سەرکردەکان کە خەڵک چون ئەتوانێت لە ناو یانبەرێ هەرچەندە زاڵمیش بێ هەر لەسەر هەمان بابەت دیاری لە ڕانیا کاکە دیاری ئێوارەت باش ئەم کاتان باش هەموو کاتێکێت وەڵاهی بەرنامەیەکە تەوەرێکی جوانە بەڵام من وەکو مۆزەف قسە دەکەم کێشەیەکی زۆرمان هەیە ڕاستە کۆمەڵێک وەزارەتی ناوخۆ مامۆستا موچیان زیاد بە بەڵام ئێمە وەکو مۆزەف ئەو موچەی کە هەمانە وەکو پێویستیەکی نییە کە مەسەلەن من گەنجێکم تازە ژیانم پێکەوە ناوە ئەوە نییە کە من پێی بژیم کۆمە وەرە تۆ لە کرێ خانووداوە ئەوجار تۆ لە کام شوێنیشەکە بە تایبەتی کام شوێن هەرچەندە لە سەرتەوەری ئەمەش نییە بەڕێز دەکەم ئازانین چ ئێمە هەموو وەزارەتەکان بە تایبەتی وەزارەتی ناوخۆ و مامۆستا موچیان زیاد بە ئێمە پێویستە ئێوە بەرنمەیەکتان هەبە لەسەر مۆزەفین ینی بەرپرسەکان ئەوانەی کە پەیوەندیان بە مۆزەفینەوە هەیە بێنە سەر شاشە کۆمەڵێک پرسیاری کە پەیوەندی بە ژیانی مۆزەفەوە بێ ئەنی نازانم من ئەوە دەیکە من هەمە بۆ خۆم بە شەهادەوە بماڵم داڵەوە پێی ناژیم ئەو موچەیەکی ئەمەستا حالیان بەڵێ کاکی دیاری سەرنجی تۆ بەتایکی لە بەرچاوەرەگرین ئەو جار بێت گەلەوە ئێمە خواردمان هەیە و موچەی خواردنەکەشمان بڕاو نازانانی من تەلەفۆنم بۆ کۆمەڵێک بەرپرس کردە بۆ کۆمەڵێک ئەندام پەرلەمان کردووە هەر دەڵێن بەڵێ هیچیش دیار نییە ئەوە 6 مانگە من خواردنم بڕاوە چەندین کەسمەوە بەڵێ کای دیاری ببۆرە کاک دیاری سەرنجی تۆ گەیشت و سەرنجی تۆ لە بەرچاوەرەگرین کە ئەو تەوەرەی لەسەرمە بکەن هیوادارین بینەران هیوادارین لەبەرەوە بابەتی ئێمە ناو نیشانێکی حساسە بابەتێکی هەستکار و گرنگە ئەگەر لەسەر بابەتەکە لەبەرەوە تەوەری کراوەمان هەیە وەکو سێبارەم کردەوە لەم بەرنامەیە چەندین تەوەری تر کراوەیە بەرنامەیەوەیە بەخوا هەر شتێک کە تایبەت بێ بەژیانەوە ئێمەکەینە تەوەرەوە قسە لەسەرەکەن بەڵام ئەمڕۆ وەکو بەهاری عربی وەکو ئەو هەموو خۆپیشان و هەموو گۆڕانە گرنگانێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست با لەسەرەوە قسە بکەن ئێوەی بەڕێز هێمن لە هەولێرەوە کاکێ من لەسەر تەوەر تکایە فەرموو بەڵێ کاتان باش هەموو کاتێکێت بشید بەڕاستی بەهاری عربی با بڵێن شەڕشەشی زۆر گرنگ بوو بەنسبەت وڵاتانی ڕۆژهەڵات بەتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست من پێم ئەم بەهاری عربیە کاریگەری زۆر باشیە بەتایبەتی لەسەر کوردستانیش تۆگەر سیرکەی لە پارەکەەوە لەم ڕۆکەکە ئەمڕۆ یادی بەهاری عربیەکە لە تونس و سەری هەڵە و ڕاپەڕینانە کاریگەریی باشی لەسەر کوردستان هەبوو بۆ مەسەلەن من پێم وایە کاریگەریی زۆری لەسەر ڕێکەوتنە استراتیژیەکەی پارتی نیشتێتی هەیە بلەوەی کە ئەو ڕێکەوتنە تەنها لە بۆ هەردوو بنەماڵەکە ینی سوودی هەبوو تۆکە سیرکی ئێستا پارتی نیشتێتی بەگومان لەوەی دو ساڵی ڕابردوو حکوومەتەکە چۆن تێک بینی بۆ مەسەلەن لە دێنەوە لە هەواڵەکانی ئێوە بازەوە دەکرێت کە نەسیروان لەو بڕوادانیە یعنی سیقەی بەخۆی نییە حکوومەت وەرگێ لەبەرەوەی کە دەزانێت ئەو هەموو بەرپرسە گەندەڵە پێ محاسبە ناکرێت لەگەڵەوەشدا خۆی یعنی ڕەنگە پێشتر کە حکوومەتیان پێک دێنە لە نێوان هەردووشیان تەنها کەسانی سەرکردایەتی خۆیان دەکرێت سەرۆکی حکوومەت هیچ کەسێک بەپێ کەفا ئەوانە نەدەکرا سەرۆکی حکوومەت بۆیە من پێم ئەم بەهاری عربیە وردە کاریگەری زۆر لەسەر کوردستانیش دەبێ و ئەگەر ئەم دوو حزبە یعنی بەرپرسانی خۆیان ساکسازی نەکەن و هەوڵ نەدەن کە خەڵکی کوردستان لە ڕووی خەڵبەتجوارەوە باشی ینی خەڵبەتجواران پێم وایە ڕەنگە ئەو ڕاپەڕێ لە کوردستانیش ڕوو دەدا من پێم وانییە ئەو سیستەمەی لە کوردستانی جیاوازە لەگەڵ سیستەمانی تر ئەی باش ئەگەر جیاوازێ بۆچی هەمیشە بەرپرسانی ئێمە ئەگەر تۆ سەیتیڤەکانی سەتایەتی هەردوو حزب دەسەڵاتدارەکەی بەردەوام باز دەکەن کە کۆمپانیای گەورە زۆر دێنە کوردستان و لە هەولێر بەدەیان ینی شوێنی تیجاری دەکەنەوە بدەیان ینی دەستگا دەکەنەوە بۆی کە لە ڕووی تەنها لە ڕووی ئەوی کە زیاتر بتوانن نەوتەکە زیاتر باشتر بفرۆشن بەڵێ کاکێ من ئەو وەکو توالی جیاوازی نییە کەەوە هیچ سەرکردێکی وڵاتەنە ئامادە نەبوو دەستبەرداری دەسەڵاتەکەی خۆ بێ بوو هیچ کەسی تر بوو لە ئێستادا لە کوردستانە کە ئەمە بەپێی بڕیای ئیتفاقێک لە بینی پارتی یەکێتی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کاتەیە کە تەواوە بێت دکتۆبەرم خۆی ئەڵێ من حکوومەت ڕادستی پارتیەکەمەوە و هەر کەسێکیش بێتە سەر حکوم ئێمە دەبێت هەمومان پشتیوانیەکەین ئەی ئەو بچوونانە ئەو ڕادستکردنەوە تەبادڵ سوڵتە لە کوردستانە تو چۆن لێکە دەیتەوە من پێم وایە ئەم تەبادڵ سوڵتەیە تەنها لە بەرەوەی کە
کارگەری ئەو بەهاری عەرەبیە ڕاستە من لەگەڵتم خۆ لە مەسڕیش حوسنی مبارەک داوای دەکرد ئێوە سەبر بگرن بۆی کە ئێمە تاکسازیکەن ئەوانش هەموو ئەو دەسەڵاتانە کە ڕوخان ئەو تاکسە بۆ خۆنەغانە داچێت کە حکوومەتی کوردی تێپەڕێون بەڵام ئەوەی حکوومەتی کوردستان تەنها بەخۆەوەی کە ئەوان کە داوای دەکەن ئەگەرنا تۆ چەند لە مێژەکە ماوەی زۆرە کە سەرۆ شێرێ من کۆمەڵێک بڕیاری دەرکرد بۆی کە ئەوانی کە لە حەفتەی شوباڵ لە سلێمانی کە تەقان لە خەڵک کرد بوو دادگایی بکەن یان خۆت ئەو بەرپرسانە سزا بدرێن کە هیچیان جێبەجێ نەکراون هیچ بەرپرسێکمان نەبینی کە لای بدەن لەبەرەوەی کە باڵێن لەوەی کە خراپ ماوەڵی لەگەڵ خەڵک کردووە پێوە تەنها پارتیۆی قسەکردندا بۆیە ئەم قسەکردنە ڕەنگە ڕۆژێک دادێت کە هیچ خەڵکی بڕوایان پێنامێ و ئەم بەهارە ڕەنگە بە هەمان شێوە سەرهەڵدا لێرە. بەڵێ محەممەد لە شاری سلێمانی کاک محەممەد هەموو کاتێکت کای محەممەد ئەو گۆڕانکاری بەهاری عەرەبی دوای خۆیان هێنا پێتوایە بتوانین بەڵێ داوا لێ لێکم کە بانامەکەتان بەهاری عەرەبی بەڵام من دووسێ پرسیامان داوا لێ لێکم برادێک هەولێرە وتی پێرمەکە معاشان زۆرە و موچان زۆرە و واجبیان کەمە من پێرمەکەم معاشەم 322,000 واجبەکەش من نیو بە نیوانی نیو لە ماڵە و نیو بە نیوانی دەبەدا دە لەوازبووم دە لە ماڵەوەم خۆشتێکیش فەرمووی معاشی پێرمەکە کەمکوونە معاشان زۆرە مۆزە معاشان کەمە نازانامداریی معاشکەمە کەس بەقەی پێرمە مەغدوریش کەسێک بەڵێ کایکی محەممەد داوالی بکەم کەم بانەوەیتان باناوی بەهاری عەرەبی بەڵام زۆر داوالی بکەم ئەوە جوابی ئەو دوانم وەرگرم بەڵێ هیواداری سەرنجی تو گەیشت بێ ڕێباس لە هەڵەبجە کاکە گیان ئەم کاتتان باش هەموو کاتێکی ئەکە دەنگی تەلەڤیزیۆنێکی کەسکی بۆیە باشە خزمەت بکەم بڵێ من ئەمەی ڕوونکردنێک لەسەر خوشکەم کارمەندی خەستەخانە بۆ باسی موچەی پێشمەرگەی زیادی کردووانە کە وانە ئەو ئەڵێ موچیان زیادە پێشمەرگەکانی مەڵبەندەمووی 295,000ەیە خۆڕاگریشن زۆر ئاساییشە بەلایەنەوە ئەبێ پێی خۆش بێ ئەبێ شانازی پێەوە کاکە ئەڵێ موچەکانیان زۆرە با بە زۆری سیە تۆ کارمەندی خەستە بەدەخەوت دیارە پەیوەندی کاک ڕێبوار پچڕای وادارین دووبارە پەیوەندی بکاتەوە بەڵێ لە پیرە مگرونەوە پەیوەندێکمان لەگەڵە ئێوارە باش بەڕێزم باشتر فەرموو وەڵای من سەرەتا پیرۆزبایی لە هەموو گەلانی عەرەبی بە هۆی دەستپێکردنی شۆڕشی بەهاری عەرەبیەوە کە توانی چەندین دیکتاتۆری لە مێژینە لە چاڵ بنێ کە چەندین ساڵ بوو کورسیەکانی دەنگدانیان بۆ خۆیان داگیر کردبوو بەڕاستی گۆڕانێک بوو کە ئەم گۆڕانە خەڵک بە خەونیش نەیئەبینی بە تایبەتی گەلانی عەرەبی بۆیە من پیرۆزبایان لە یەکەم و هیوادارم ئەم دەسەڵاتدارانی کوردستانیش دەرسێک لە وڵاتانی عەرەبی وەرگرن بە تایبەتی هەڵوەشاندنەوەی ئەم ڕێکەوتنامەی استراتیژیەی نێوان یەکێتی و پارتی ئەگەر وان بیانە چاکسازی دەست پێ بکەن یەکەم شت دەبێت ئەم ڕێکەوتنامە استراتیژی هەڵوەشێنەوە بەڕاستی ئەم ڕێکەوتنامەیە پرۆسەی سیاسی لە کوردستاندا پەک خستووە ئەوان هەتاوەکو شەڕیان نەکرد یەکێتی و پارتی زەرەرێکی زۆریان لەنەتەوەی کووردا ئێستاکانش کە ڕێککەوتون ڕێکەوتنامەی استراتیژیان هەیە هەمان زەرەریان لە ئەم گەلەستەمدی دێدیوە بۆیە هیوادارم ئەگەر وان بیانێت چاکسازی بکەن پێش هەموو شتێک ئەو ڕێکەوتنامە استراتیژی بەڵام کاک ڕاگوێست ئەوان ئەڵێن کەوان وەکو دوو هێزی باڵادەستی کوردستان کە دوو هێزی شۆڕژگەر بوون لە پێش پرۆسەی ئازادی و لە پێش سەرهەڵدانی 91 ئەوان ئەڵێن لە چارچێ ئەم ڕێکەوتنامە ئەوان ستاتویەکی هاوبەشیان هەیە بۆ دەستنیشانکردنی ئەجندایەکی هاوبەشی کارکردن هەم لە سەرئاستی نێودەوڵەتی لە سەرئاستی عێراق لە سەرئاستی ناوخۆش ئەوان ئەڵێن کەوان وەکو دوو هێزی باڵادەست و دوو هێزی خاوەن کاریگەر لە ناو کۆمەلگای کوردیە بوویە ئەم ئیتیفاقیان هەیە بۆ بەرژەوەندی گشتی ئەمە چۆنێکە دەیتەوە وڵای من تێناگەم بەڕاستی ئەم ڕێکەوتنامەی نێوان یەکێتی پارتیە تا زگانە هیچ بەرژەوەندێکی خەڵکی تیان نەبووە ڕاستیە یانی نازم چ بەرژەوەندێکی هەوە من هیواخوازم کە ئەم ڕێکەوتنامەیە بەرژەوەندی خەڵکی تیاوە بەڵام بەڕاستی ئەتا ئێستاکان هیچ بەرژەوەندێکی خەڵکی تیان نەبووە لەلایەکەوە پرۆسەی سیاسی پەک خستووە لە کوردستانە لایەکی ترەوە سەرۆت سامانی ئەم نەتەوەیان نەوان خۆیاندا دابش کردووە بە 50 چۆن دەسەڵاتیان ئەوا دابش کردووە سەرۆت سامانەکەشیان ئەوا دابش کردووە بۆیە من وای ئەبینم ئەگەر ئەم ڕێکەوتنامە استراتیژیە بەردەوام بێ بەڕاستی چارەنووسیان وەکو قەزافی و سەرکردەکانی بەڵێ کاک ڕاگەست لە پیرەمەگرن سوپاس پەیوەندێکت بینە لە بەڕێزەکان هەر لە سەرمان بابەت پشدەر لە قەڵات دزێەوە ئەو کاتە هەموو کاتێکێت هەرێ باشە پرسیارێک بەڵێ دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم زۆر سوپاس
ئەرێ باشە بۆ تا ئێستا معاشی پێشمەرگەی لە قوڵناوچە کۆمیتەکان زیاد نابێت 300,000 دەوام دەبێت. هیوادارین ئەو پرسیاری تو لە لای ئێمە نیە، پرسیاری تو لە لای شوێنە پەیوەندیدارەکان وەزارەتی پێشمەرگە. هیوادارین ئەوان لە پرسیاری تو تێگەیشت بنەوەکو پێویست جابی تو هەبێت. بردووە هەر دەڵێ موچە زیاد دەگێت تا ئێستا زیاد نەبووە لەو مانگەی ناو مانگی. بەڵێ کاک کوشار لە هەڵەبجەوە. کاکەگیان دەستخۆشیان بەرنامە جوانەتان لێکم. زۆر سپاس. سپاسشان دەکەم بۆ ئەم تەوەرەیەکەوە بەڕاستی پیرۆزایی لە هەموو گەلانی ئازادی خوازی عەرەبی و ناوچەکە دەکەم کەەوە ویستی ئازادی خوازانیان سەرکەوت بەسەر ئەو ڕژێمە دیکتاتۆری و زاڵمانەی کەوا چەندەها ساڵ بوو چنگی زاڵمانە و سەمکارانەیان لەو میلەتانە گیردا بوو. بۆ عەزیزی کەوا ئاگری لە دەستەی خۆی بەرە بووە بڵێسەیەک بۆ شۆڕشێکی سەرتاسەری بڵێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. و منەمەیە هەر پەیوەندێکی بەم بەلای خۆمانەوە ئەوە ئەوەی لە بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان تێنرا و سووتێنرا هیچی کەمتر نەبوو لەو ئاگرەیەکەوە لە بۆ عەزیزیەکان درا. بەڕاستی ئاگری ئەو جەسەیەکەوە ناخی سەنەها ڕۆڵەی ئەم کوردەی ئازاردا ئەو ئاگرانە کەوا بارەگاکان یەکگرتووی ئیسلامی کوردستان سووتێنران ناوچەی زاخۆ و دهۆک. من ئەوەتە خوازم کەوا دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بەخۆیانە بچنەوە و چاکسازیێکی ڕاستەقینە بکەن لە ئیدارە و سڵتە و دەسەڵاتی ئەم وڵاتەیە. بەڵێ تەماشەوان نێژا وەکو بەهار عەرەبی و هەیان هێژی ئەوێ شۆڕەشی دریجە هەیە و لە 15 ئادارە ئیساڵ لە وڵاتی سووریاژی جاردن بە شێوەیەکی زۆر تند لە دەرعا ئەزبارم دەست پێ کرد و خۆپیشاندان سەرانسەری سووریا ڤەگرتن و هەیان ها پێتری 5,000 کەسان لەوی وڵاتی بەدەستی هێزینەوە لە کاریە سووریا نەکوشتن و دوورپێچێکە تند لەسەر سووریایە دۆژی کومکارە عەرەبی لە قەتەری جڤیا وان وەگوت و ئەوێ دەست پێشخەریا کومکارە عەرەبی بشینن جواتەوە لە کاریە نێودەوڵەتی ji بۆ هەندێ کو ڕەوشە سووری ئەفڕەوشە کو سووری تێکەفتیە چارەسەریەکی بوو بینن هەروەها کوردجی کورد کو پێتری 3 میلیۆن کورد لەوی وڵاتی دژین هەیانها کۆژی کەوڵ دەن چەندین بزاوێنان هەیە چەندین ستاوتوێنان هەیە بۆیە چەندێ لە بانک و هاتنێن ڕۆژهەڵاتەنەوین بتایبەت وڵاتی سووریا ئەوی خودی ستاتۆ خەدی پلان و استراتیژی بن و بەکاربن دەستکەتیە بدەست بینن بەڵێ شێرزار لە خانەقینەوە ئالۆم کاتە باش هەموو کاتێکێت دەستخۆشی بەرنامەکەدا لێکەم زۆر سپاس بەڕاستی من وەکو پێشمەرگەیە دەستخۆشی بەهاری عەرەبی پیرۆزبایی بەهاری عەرەبی لە هەموو گەلی عەرەب و لە هەموو کوردستانی شەکەم وەڵای من تێبینیەکەم وەکو پێشمەرگەیانەوە تەلەفۆن کریا بەس من حەزم بوو تەلەفۆنە بکەم ئێمە پێشمەرگەین سەرۆکی هەرێم پێشمەرگە بووە جەنابی مام جەلال پێشمەرگە بووە ئایا تاکەی ئێمە تاکەی چاوەڕێی چی بکەین بەس منەوە پرسیارە لەو دوو سەرکرداکە بدین زۆر سپاسانەکەم ئێمەش یاداری نەو دوو سەرکردە بەڕێزە جیان لە پرسیاری تۆ بێ نەی توی ئەو هەموو پێشمەرگە بەڕێزەکانی کە ڕۆژانە بەشەیەکی گشتی بەژەیەکی زۆر تێلەفۆنەکەن و باسی معاناتی خۆیانەکەن ئێمەش هیوادارین جێ لە ئێوە بێ هیوادارین لەکەم ئێمە ئێوە بە کەسوکارێکی نزیکی پێشمەرگەدانین زۆر سپاسانەکەین سپاس کاکە شێرزاد ئەحمەد لە قەزای خەبات باسی بەڕێز زۆر سپاس والله زۆر دوێمان لەوە کارمەندەکەسخانی تا تەلەفۆنی کرد بەڵێ دەوێت معاش پێشمەرگەی زۆرە و لە مەغلوبیان تەلەفۆن دەکەن باشە معاش پێشمەرگەی لە هەم معاشی کەمترە 400,000 وەردەگرم دەر ڕۆژە دەوامە دە ڕۆژە مارێمە بەڵێ باسەکان جێوە معاش زۆرە گلەیم لە حکومەتی هەرێمەیە زێرەفانی وەکیڵ پێشمەرگەیە هەموو ئەو میلیۆنە 400 میلیۆن ناوەگرت شمولی پێشمەرگەی نەکرد بەڵێ کاک ئەحمەد هیواداری ماو کەسە گلەی تۆ وەرگرتە بێ و بزانێ بۆ ئەوی وایە تۆ بۆ توش ئەماڵی سوارە لە قەڵات زێ ئەلو بەڵێ کای سوارە هیوادارم لەسەر بابەتی ئەمڕۆمان بێ سەرنجەکانی جەنابەت فەرموو لەسەر ئەوڕۆ بابەتی ئۆرگانە قوربان پێ خۆشحاڵین فەرموو ئەلو بەڵێ جملێتە فەرموو کاکە من دەمەوێت قسەکەم لەسەر بەهاری عەرەبیەوە بەڵێ فەرموو بەڕێز ئێمە هەموو خەڵکی کوردستانین ڕابردی و حرەبەزانی ئێمە چۆنا ئێمە ئەم نەسوورەکەمان هەر لە بەرچاوە لە بەرمان نەچێتەوە ئەو سەفەرەی کوردستان خەڵکی کوردستان دانن چییە حکمڕانی لە کوردستان کە حەرەب نوریمانی چی ئەو پرسیارانەکە بەڕاستی مەمنونم زۆر سپاس بەڵێ کای سوارە
بەڵێ تەماشاوان نێژا لەسەر تۆرێ کومەڵاتی گەرە گەلێک سەرنج بوو مەهاتنە هاوار غەریب ئەڵێ وەرچەرخانێکی گرنگ بوو لە ژیانی کومەلگەی عەرەبیدا شۆڕەشێک بوو دژی ناعەدالەتی خوازیاریشم بەهاری عەرەبی پر بەواتەی ناوەکە بێت و شۆڕەشێک بێت لە سایەی نادادپەروەری لە سارەیدا دادپەوەری دروست بێت هێشتا ئاڵێ کوتایش ناتوە هەروەها دهۆکی دۆسکی ئاڵێ دەستخۆشیە لە کەناڵی نارتی دکەم لە دهۆکێ ئەمژی گەلێک سپاسی هەستێتت کە ئینکایکە دهۆکی دووسکی بەڵێ دەشتی ئاڵی ئاڵێ ئەمە تەجروبەیەکی باشە بۆ ئەو گەلانەی کە تا ئێستاش لە ژێر حکمی دیکتاتۆرەکان پێویستە لەم فرسەتە هەڵویست وەرگرن چونکە هەموو ڕۆژێک بەهاری عەرەبی دروست نابێ هەروەها ئەردەڵان ڕەفیق ئەڵێ دەستخۆشی زۆر سپاس بۆ تۆکایکە ئەڵێ بە بڕوای من بەهاری عەرەبی دەستپێکێکی زۆر باش بوو بۆ ئەوەی تەواوی سەرکردەکان بە خۆیاندا بچنەوە بۆ ئەوەی وەکو ئەم وڵاتە عەرەبیانە بەسەر نێت و چاکسازی ڕیشێ بکەن ئەمە بە پێی بچوونی خۆی هەروەها فریات مۆریاسی ئەڵێ لەم بەهارەی کۆتایی بە ژیانی چەندین دکتاتۆر هێنا هەروەها دنیا تاڵابانی ئەڵێ پیرۆزبای لە گەشت وڵاتانی سەرکەوتۆ دەکەم من پێم وایە بەهاری عەرەبی سەرجەم دکتاتۆرەکان لەگەڵ خۆی ڕادەماڵێ هەروەها سەروەرە لە تۆری کومەڵاتی لە PGNRT تایبەت لە سەرتاوریێمە بەم شێوەیە نووسێ بەڕای من سەرهەڵدانی بەهاری عەرەبی لە خۆستاندنەکەی محەممەد بۆ عەزیزیە سەرچاوان ناگرێ بەلکو دەیان فاکتەری تر هەیە گرنگتریان ئەڵێ تەوابوونی ماوەی بەرژەوەندی ڕۆژئاوا بە تایبەتی ئەمریکا بەڵام خۆستاندنەکەی بۆ عەزیزی کلیلی شۆڕەشەکان بووە هەروەها ئەحمەد گۆران ئەڵێ بەڵێ بەڕاستی سەرۆکە زاڵمەکە لە ناو دەچن و گەلیش هەر سەرکەوتووە بەڕاستی بەهاری عەرەبی ڕۆیەکی تری بە جیهانی عەرەبی ناساند هەروەها شادمان ئارین ئەڵێ ئەم سیاسەتەی زۆر ئەوە ئەم جارە جیاوازە بەبێ بەکارهێنانی سەرباز دەسەڵات زۆر وڵات گۆڕی بەڵێ تەماشاوان نێژا بابەتێمە لەسەر ساڵڤەگەرە بەهارە عەرەبی بۆکو ساڵێک دەرباز دەبە 3 دەسەڵاتدار 4 دەسەڵاتدار ئەس بوارم دیگەلخوادا برن مصرێ تونس لیبیا و یەمەن دنەهاژیدا لە سووریاژی دوورپێچێکی گەلێکی تون لەسەر ڤی وڵاتیە سەرهەڵدان و شۆڕەشین گەلین سووری بە هەموو تەوایف و بە هەموو بۆچونن خۆڤە نەتەوێ کورژی لەوی وڵاتی دیگەل بە هێژ بەردەوامە گەل و بەهارە عەرەبی هەیە کیرێ دچە و هەیە کیرێ دکارە پێنگاوێن خۆ باشوێ ئایا ئەف دەسەڵاتین کۆ بەهارە عەرەبی ژنابری لە شوونەوان دەسەڵاتێک دهێتە کایە کو بکار بە خزمەتە گەل بە سیستەمی دەموکراسیە بەرقەرار کە عەدالەتێ بە تەفعالێنێ بە بچەسبینە بەلێ هەیە سبەیەژێک لە تەوەرەکی گەرمتر بە هەفگەین هەر شاد و بەختەوەر بن بخاترەوە